کەروانی ڕابوون و ئەسانەوە و تێکۆشانی هەڵگری ئاڵە ئیسلام و سەدای کوردی موسڵمانی ئێمەی کەروانی ڕابوون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. بەپێویستم زانی لەم شەو ڕۆژە مبارەکانەی کۆتایی ئەم مانگی ڕەمەزانەدا بە بۆنەی تێپەڕبوونی 18 ساڵ بەسەر دامەزراندنی کۆمەڵی ئیسلامیدا لە 5 2001 زاینی پەیامێک ئاراستەی سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بکەم بە خوشکان و برایانەوە بەسەر و خوارەوە. بەڵام بەر لەوە بە چاچی دەزانم کە چەند قسەیەکی کورت ئاراستەی تێکڕای خەڵک و ژەماوەری کوردستان بکەم، چ لە نێوخۆی هەرێمی کوردستان چ دەرەوەی هەرێمی کوردستان. یەکەم یانەوەی کە ئێمە خوا سوبحانه وتعالى بەخششێکی زۆر گەورەی پێبەخشیوین کە کردوینی بە بەشێک لە ئومەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم. وەکو لە سوورەتی آل عیمران دا دەفەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم. بۆیە پێویستە قەدری ئەو نیعمەتەی خوا بزانین کە لە ئاەتی ژمارە 2 سوورەتی المائدەدا لە ئاەتی ژمارە 3دا خوا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەمڕۆ ئاینەکەتانم بۆ تەواو کردوون، چاکەی خۆم بە تەواوی لەگەڵدا کردوون و ئیسلامیشم بە بەرنامە بۆ پەسەند کردوون. پێویستە ئێمە وەکو خەڵک و جەماوەری کوردستان ئەو نیعمەتی ئیمان و ئیسلامە باش قەدر بگرین و سوپاسی خوای لەسەر بکەین، چونکە خوا وەکو یاسایەکی گەردوونی خۆی لە ژیانی بەشەردا ڕایگەیاندووە. هەر چاکە و نیعمەتێکی خوا سوپاسگوزاری لەسەر بکرێ خوا زیادی دەکا. وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم. پەروەردگارتان ڕایگەیاند ئەگەر سوپاسم بکەن بۆتان زیاد دەکەم. ئیسلام گەورەترین نیعمەتە لە وجوددا. ئێمە وەکو گەلی کوردی مسلمان زۆر بەهرەمەند بووین لە ئیسلام و دەتوانین زۆر زیاتر لێی بەهرەمەند بین، هەم بۆ ژیانی دنیامان هەم بۆ دواڕۆژمان. هەمووشمان لە بەرامبەر ئیسلامدا بەرپرسیارین. پێویستە هەوڵ دەین هەرچی زیاتر هەموو لایەکمان زیاتر لە ئیسلام تێبگەین، ئیسلامی بەرجەستە لە قورئان و سونەتدا، و لە دوای زیاتر لێ تێگەیشتنی هەوڵش دەین زیاتر تێیدا پێ بگەین، چونکە بێگومان دینداری و موسڵمانەتی بە لێ تێگەیشتنەوە جێی خۆی دەگرێ و بە لێ تێگەیشتنەوە ئینسان تامی لێ دەکا و بە لێ تێگەیشتنەوە ئینسان لێ بەهرەمەند دەبێ. هەموو لایەکیش بەرپرسیارین. ئیسلام خوای پەروەردگار لە هەموو دواندنەکاندا ڕوو دەکاتە ئەهلی ئیسلام بەگشتی یا ئەیها الذین آمنوا، ئەی ئەوانەی بڕواتان هێناوە، هەموو ئەوانەی کە بەتەمان لە ڕۆژی دواییدا لە بەهەشتی خوا لە پاداشتی خوا لە ڕەزامەندی خوا بەهرەمەند بن، پێویستە لە دنیاشدا خەمی ئاین و بەرنامەکەی بخۆن. ئاین و بەرنامەکەیشی بە تەئکید هەر لە قازانج و خێر و بەرژەوەندی مرۆڤەکاندایە، ئەگەر نا خوا سوبحانه وتعالى إن الله لغني عن العالمين. بەنسبەت لایەنە سیاسیەکانەوە پێویستم زانی ئەوەیان بیر بخەمەوە کە ئێمە لە ڕابردوودا هەر دەستکەوتێکمان بوو بێ بەهۆی تەباییەوە بووە، بەهۆی پێکەوە هاوکاریکردن بووە. تەبایی و پێکەوە هاوکاریکردنش بناغەکەی بریتە لە دادگەری. هەموو ناکۆچەکان لەوە سەر هەڵدەدان لایەنێک یا چەند لایەنێک بیانێ هوشتی بۆ خۆیان قۆرەخکەن، تەنیا حسابی خۆیان بکەن، تەنیا حسابی خۆیان و دەوروبەریان بکەن، خەڵکی دیکە نادیدە بگرن. کاتی ئەوە هاتوو ئێمە لەو قاوغ و قەپێل کە تەسکانە بینە دەر، بینە نێو فەزای فراوانی نیشتیمان پەروەری، وڵات پەروەری و نەتەوە پەروەری. کاتیەوە هاتووە کە چاومان هەموو لایەک ببینێ، کە گوێمان دەنجی هەموو لایەک ببیستێ، دڵمان جێی خۆشەویستی و خەمخۆری و پەرۆشی بۆ هەموو لایەک تێدا ببێتەوە.
باواز لە ماڵۆچێنە بێنین، باواز کۆتایی بە گوریس پسڕچێنە بێنین. ئەم وڵاتە هی هەموو لایەکە ناز و نیعمەتەکانی کە خوا تێیدا داناون بۆ هەموو لایەکی داناون، نەک تەنیا بۆ چەند ماڵێک یا بۆ حیزبێک یا بۆ لایەنێک. کاتێوە هاتووە ئێمە دەرز لە ڕابردووی تاڵمان وەربگرین، چی دیکە ڕابردووی تاڵ دووبارە نەکەینەوە بە شێوەیەک لە شێوەکان. بە تایبەت کە ئێمە بەرەو گۆڕانکاری گەورە گەورە دەشین، هەڕەشەی گەورە گەورە لەسەر ناوچەکە هەیە بەگشتی لەسەر عێراق بە تایبەتی لەسەر هەرێم بە تایبەتی تر. ئەوەی کە گرنتی سەرکەوتنی ئێمە دەکا بەسەر کێشەکاندا تەنیا تەبایی نێو خۆمانە، تەباییش لەسەر بناغی دادگەری نەبێ هەرگیز بنیات ناندرێ. بەنسبەت ئەوانش کە مشهور دەخۆن لە کار و پرۆژەی ئیسلامی، ئەوەندەیان پێ دەڵێم کە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کەسی دیکە یەکسان نییە بە ئیسلام، با هیچ کەس پەیوانە بە ئیسلام لەودا خلاصە بۆتەوە. ئیسلام تەنیا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە خۆیدا بە تەواوی بەرجەستەی کردبوو. لە دوای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هیچ کەس ناتوانێت ئیدعای ئەوە بکە کە ئیسلام تەنیا لەودا بەرجەستە بووە و تەنیا ئەو لە ئیسلام حاڵی بووە، تەنانەت هاوڵانی بەڕێزی پێغەمبەریش عليه الصلاة والسلام خوالیان ڕازی بێ، و لە نێویاندا چوار خەلیفە ڕاشیدەکانیش خوالیان ڕازی بێ، ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی، ئەوانیش ڕازیاییان بووە، جارجار مشتومڕیان بووە، بەڵام لەبەرەوە کە دڵەکانیان پێکەوە پەیوەست بوون، ڕازیایەکان زیانی لە برایەتیان زیانی لە یەکڕێزیان نەداون. با ئێمەش لە خۆمان وریابین ئیسلام ئاینی خوایە بۆ هەموو مرۆڤەکان، نەک تەنیا بۆ کۆمەڵێک بۆ تاقمێک، و با ئاگاداریش بین خوا سبحانه وتعالى لە دوو شوێناندا ڕوو دەکاتە ئەهلی ئیسلام ئامۆژگاریان دەکات کە وەکو میلەتە پێشوەکان وەکو ئومەتە پێشوەکان نەکەن. لە سوورەتی ئەلەنعامدا خوا دەفەرمێ إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون. پێغەمبەری خاتەم دەدوێنێ عليه الصلاة والسلام دەفەرمێ بێگومان ئەوانەی ئاینی خۆیانیان بەش کرد و بوونە تاقم تۆ هیچ پەیوەندیت پێیانەوە نییە، لست منهم في شيء، هیچ پەیوەندیان بە تۆ نییە، شوێنکەوتوی تۆ نین، چۆ تۆ یەک ئاینت هێناوە، یەک بەرنامەت هێناوە، بەڵام ئەوان ببنە تاقم شیر و تیر لە یەک پسوون، هەر کەسە بە یاری خۆی هەڵا بڵێ ئەوانە لە ڕێبازی تۆ لایەنداوە. لە سوورەتی ڕومیشدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون. دەفەرمێ وەکو هاوبەش بۆ خوا دانەرەکان مەبن، ئەوانەی ئاینەکەی خۆیانیان بەش کرد، هەر کامێکیان لایەنێکی گرت و لایەنەکانی دیکەی فەرامۆش کرد و دوای بوونە تاقم، هەر کامێکیان بەوەی کە بۆ خۆی لەسەرێتی پێ دڵخۆشە. نا با ئاینەکە بەش نەکەین، دەگونجێ هەر کامێک لە قۆڵێکەوە خزمەتی ئیسلام بکەین، بەڵام با هەر کامێکمان ئەو لایەنەی کە خۆی خزمەتی دەکە، ئەو بەشەی کە توانای بەسەریدا دەشتێ یا شاکتر دەتوانێت ئەسپی خۆی لەو بوارەدا تاودا، بە هەر ئەو بەدین نەزانێ. ئیسلام جیهان بینی و بوونناسیە، ئیمان و عەقیدەیە، دوای ئەوە عیبادەت و پەرستشەکانە، ڕۆشت و بەها بەرزەکانن، بواری کەسێتیە، ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکانن، و دوای ئەوەش ئیسلام ئیدارەدانی کۆمەلگایە، بەڕێوەبردننی وڵاتە، ئابووریە، سیاسەتە، ئیدارەیە. ئیسلام هەموو ئەو ڕەهەندانە دەگرێتەوە کە ژیانی مرۆڤ پێک دێنن. با ئاوا تەماشای ئیسلام کەین و بە هەر کامێکیشمان بەڕێز و خۆشەویستیەوە لەگەڵ بەرامبەرەکانیدا مامەڵە بکە، بە هەر کامێکمان ئەوەی کە بۆ خۆی لەسەرێتی تەنیا ئەوە بە دین نەزانێ، دین ئەوەیە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و مسلمانان بە هەمویان ئەهلی ئیسلام و ئومەتی پێغەمبەر پێک دێنن صلی الله عليه وسلم. ئەمجا بێمە سەر ئەو پەیامەی کە دەمەوێ بە خەڵکی کۆمەڵی ئیسلامی بەگشتی ڕابگەێنم. ئێمە ئەمڕۆ 18 ساڵ توێدەپەڕێ بەسەر بنیاتنان و ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامیەوە لە 5 2001. دوای 18 ساڵ کە ئێمە ئاور لە ڕابردووی خۆمان دەدەینەوە، دەبینین کۆمەڵی ئیسلامی هەوراز و نشێوی زۆر سەختی بڕیون. ڕەنگە لە هەموو قۆناغە سەختەکان زیاتر ئەوە بێکە لە ساڵی 2003 ئێمە ساڕوخباران کراین دوای ماوەیەکی کەم، دوای 1-2 ساڵێک دوای ئیعلانی کۆمەڵی ئیسلامی،
و پێش ئەوە ئێمە مامۆستا مەلا عەبدوڵای قەسرێمان لە بازگەی تاسڵوجە لێ شەهید کرا بە ناحەق لەگەڵ 4 لە هاوڵەکانی و دواتر ساڕۆخباران کراین 40-50 کەسمان لە برایانمان لێ شەهید بوون، خوا بە شەهیدی وەرگرتن، 40-50 بریندار بوون، تووشی ناڕەحەتی زۆر بووین. دوای ئەوە بەندە لەگەڵ 3 لە هەواڵانی 3 لە برایانی سەرکردایەتیمان جیهراین بە ناحەق لەلایەنی ئەمریکاوە لەگەڵ 10 لە پاسەوانەکان و لە هەردوو زۆنی سەوز و زەرد خەڵکێکی زۆر لە کادیر و ئەندامانی ئێمە جیران بە ناحەق ناڕەحەتی و نوسکۆی زۆرمان بەسەر هات. دوایی ئەوە بوو کە خوا سوبحانە و تەعالە دەروی خێری لە ئێمە کردەوە، سەر بەرزانە لێی دەرچووین، هیچ شتێکمان لەسەر سابیت نەبوو و دەرکەوت کە ئێمە بە تۆمەتی نەڕەوا گیرابووین. دوایی کۆمەڵ ئیسلامی لە هەموو قۆناغەکاندا لەگەڵ خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان بووە، چ دەرفەتی بوو بێ لە حکوومەتدا بەشدار بێ کە چەند جارێک بەشدار بووە، چ دەرفەتی نەبوو بێ ئۆپۆزیسیۆن بوو بێ. کاتێ ئۆپۆزیسیۆن بووین بە نەفەسی خۆمان، بە نەفەسێکی شەرعیانە بە بەها بەرزەکانی ئیسلامەوە ئۆپۆزیسیۆنی تیمان کردووە. کاتێک کە لە حکوومەتدا بووین لە هەموو پێگەکانەوە خزمەتمان پێشکەش بە خەڵک و جەماوەر کردو، خەڵک و جەماوەر بەگشتی ڕۆڵی ئەندامانی ئێمەی بەرز نرخاندووە. ئێمە تا ئێستا 3 کۆنگرەمان بەستوون، ئێستا بەرەو بەستنی کۆنگرەی 4ەم دەچین. لێرەوە من ڕوو دەکەمە هەموو برا خوشکانی بەڕێز، دەڵێم برا خوشکانی بەڕێز، ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سەربەرزین بە ئیسلام و شانازی بەوە دەکەین کە لەسەر ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەری خاتەمین صلی الله عليه وسلم. ئەگەر خەڵکی دیکە ئاڵای دیکەی لەسەر خۆی بەرز کردوێتەوە بە کوێرە ڕێک و بە ڕێچێکدا دەڕۆ، ئێمە بە ڕاستە شەقامی خوا و پێغەمبەری خوادا دەڕۆین عليه الصلاة والسلام و شانازیش دەکەین بە ئیسلامی خۆمانەوە، شانازیش دەکەین بە ڕێبازەکەی پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام. بۆیە دەبێت زۆر وریابین، ئاگامان لە خۆمان بێ، دەبێت هەوڵ دەین لە ئاستی بەرزی ئیسلام دابین، لە ئاستی بەرزی ئەو ئاڵایە دابین لا إله إلا الله محمد رسول الله. هەم لە ئیمان و عەقیدەماندا، لە پەرستش و خواپەرستیەکانماندا، لە ڕۆشت و ئاکاری شەخسی و خێزانی و کۆمەڵایەتیماندا، لە ئەدەب و هەڵسوکەوتە کۆمەڵایەتیەکانماندا، لە هەڵوێستە سیاسیەکانماندا هەوڵ دەین لەو ئاسە بەرزە دابین. من پێم وایە کە ئێمە پێویستیمان بە چاو بە خۆدا گێڕانەوەی باش هەیە لە هەموو ئەو ڕوانەوە کە ئاماژەم پێیاندا. پێویست دەکات کە ئێمە زیاتر خۆ پێ بگەێنین، زیاتر تێبگەین و زیاتر پێ بگەین، زیاتر حاڵی بین و زیاتر حاڵی بوونەکە لە خۆماندا بکەینە حاڵ. ئیسلام دەریایەکی پڕ لە گەوهرە، فەرمایشتی خوای پەروەردگار قورئان و ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە نییە کە بڵێ کاتی خۆی هەرچی پێویست بە لەبارەیەوە گوتراوە، بەڵکو سەرچاوەیە کە بەردەوام هەڵدەقوڵێ، بەردەوام پێویستە ئێمە لیان بەهرەمەند بین. بۆ دۆزینەوەی وەڵامی پرسیارە تازەکانمان دەبێت بگەڕێنەوە بۆ قورئان و سونەت. ئەڵبەتە بەهرەش وەردەگرین لە کەلەپور و لە ئیجتیهاد و بۆچوونی زانانی پێشینمان و دوعای خێریان بۆ دەکەین و ڕێز و حورمەتمان بۆ هەمویان هەیە. بەڵام بە تەئکید بەتایبەت لە بواری گۆڕاوەکاندا متەغەیرات ئێمە پێویستیمان بەوە هەیە جاریش کە بگەڕێنەوە بۆ سەرچاوی زوڵاڵی وحی بەرجەستە لە قورئان و سونەتدا. پاشان پێویستیمان بەوە هەیە کە بەردەوام چاو بە خۆدا بجێڕین چیمان هەیە، چه هەڵسوکەوتێک، چ بیر و بۆچوونێک، چ کردار و ڕەفتارێک کە ئیسلام پێی رازی نییە، بەردەوام دەبێ خۆمان بپشکنین. ئەوەی کە ئەهلی تەسەوف و تەزکیە دەیڵێن زۆر تعبیرێکی جوانە، التەخلیة من الرذائل والتحلیة بالفضائل، خۆبژارکردن لە صیفەتە نزم و پەستەکان، خۆڕازانەوە بە صیفەتە بەرز و جوانەکان لە هەموو بوارەکاندا، لە هەموو هەڵسوکەوتەکاندا. بەتایبەت با ئاگامان لە یەکریزی و تەبایی و دۆستایەتی نێو خۆمان بێ بە بەراو خوشکانەوە، زۆر ئاگامان لێبێ حەقی برایەتی و تەبایی و دۆستایەتی لەگەڵ یەکدیدا جێبەجێکەین، لە پشت یەک پردەی ڕەش و تەماشای یەکدی نەکەین، لە یەکدی لە بەهانە نەبین و حەقی برایەتی و دۆستایەتی لەگەڵ یەکدیا جێبەجێکەین و پاشان لە دەرەوەی بازنەی کۆمەڵ
وریابین بەو هەڵس و کەوتانە بەو ئاکارە بەرز و جوانانە مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەین کە شایستەی ئینسانی مسلمانە و شایستەی خەڵکێکی مسلمانە، شایستەی کەسانێکە کە بە دوای ڕێوشوێنی پێغەمبەری خاتەم دەکەون صلی الله عليه وسلم. ئێمە کۆنگرەمان لە پێشە، ئەلبەتە کۆنگرە وەرچەرخانە، دەبێ وەرچەرخانی تێدا بکەین. بەڕاستی ئێمە گوڕمان خواردوێتەوە، خوا پشتیوان بێ لەسەر کردایەتی قسەمان لێ کردووە کە ئێمە ئەم کۆنگرەیە دەبێ وەرچەرخانێکی باشی تێدا بکەین. ئێمە ئامانجەکانمان چەسپاون و پرانسیپەکان چەسپاون، بەڵام میکانیزم و شێوازەکانی کار گۆڕاون، دەبێ بیان گۆڕین. هەر شێوازێک هەر شێوەیەک لە هەڵس و کەوت بزانین کاتی بەسەر چووە یاخود شێوازێکی لەوە باشتر و چاکتر هەیە، الحکمة ضالة المؤمن، دەبێ بێنین کام شێوازە باشترە، کام ئامرازە کاریگەرترە باشتر ئاماژدە پێکی ئەوە دەبێ بێنین. نابێت جمود بکەین لەسەر شێوازەکانی کار، نابێت جمود بکەین دۆگما بین لە بواری میکانیزمەکان و لە باری شێوازەکاندا، بەڵکو دەبێ عەقڵی خۆمان تەواو ئازاد بکەین. بەڵێ با زۆر دەستگرتوو بین، بەبێ ئەوە معنایەک بۆ دینداریمان نامێنێتەوە کە دەستگرتوو نەبین بە ئامانجە شەرعیەکانەوە، بە پرانسیپ و مەبدەئەکانەوە، بەتایبەت ئەو 25 خاڵەی کە کاتی خۆی کۆمەڵی ئیسلامیمان لەسەر بنیاتنان، بنەما شەرعیەکان و هێڵەگەشتیەکانی کۆمەڵێکی ئیسلامی ڕەسەن. خوا پشتیوان بێ ئێمە لەم کۆنگرێدا دەبێت کارێ بکەین کە کۆمەڵی ئیسلامی زیاتر پەلباوێ، فراوانتر بێ و کارێکی وا بکەین کە ئەگەر لە ڕابردوودا ئەم کۆمەڵی ئیسلامی ئێمە قەتیس کرابێ لە نێو چواردیوارێکدا و خەڵک و جەماوەر لە پەیامەکەی لەو بەها بەرزانی کە و لایەنە ئیسلامی هەڵیگرتووە مەحروم بوو بێ، دیوار و نێوانمان خرابێت بین لەگەڵ خەڵک و جەماوەر، دەبێت ئەو دیوار نێوانانە هەڵبگرین. جا ئەگەر پاشگیری ئیسلامی ئەو کۆسپەیە دەبێت لای بەرین، هەر شتێک، هەر ناوێک، هەر عینوانێک، هەر شێوەیەک بۆتە پەرچ و کۆسب لە نێوانی ئێمە و خەڵک و جەماوەردا دەبێت لای بەرین. بۆ چونکە ئێمە وەکو چۆن ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو مرۆڤایەتیە، ئێمەش لە ڕاستیدا هەر هی خۆمان نین، ئێمەش دەبێت هی هەموو خەڵک و جەماوەر بین، بەرپرسیانین بەرامبەر بە خەڵک و جەماوەرەکەمان بەگشتی و دەبێ هەوڵ دەین بە کام شێوازە بە کام ئامرازە خەڵک زیاتر لێمان تێدەگا، زیاتر ئاشنای پەیامەکەمان دەبێت ئەوە بەکاربێنین. ئومێدم وایە کە ئینشاڵڵا هەمومان باش زەمینە سازی بکەین بۆ ئەوە کە ئێمە بەرەو کۆنگرە دەچین بە دڵێکی پاک و چاک، بە عەقڵێکی ڕووناک و هۆشیار و بە ڕەوشت و ئاکارێکی بەرز و جوان بەرەو کۆنگرە بچین و کۆنگرەیەک ببەستین کە کۆمەڵی ئیسلامی تێدا زیاتر فراوان ببێ، زیاتر گەشە بکە، زیاتر بەرەو پێشەوە بچێ و زیاتر ببێتە جێی ئومێد و هیوای خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان. لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە کە تاعەتی ئەم مانگەی ئەوەی کە ڕابردووە لە هەموو لایەکمان بە باشترین شێوە قبول فەرموو بێ و ئەوەی کە ماویش یارمەتیماندا چاکتر بکەین و خوا یارمەتیماندا کە هەموو لایەکمان مسلمانەتی و دینداریکی چاکتر و باشتر بکەین، زیاتر جێگەی ڕەزامەندی خوای پەروەردگار بۆی هەم ژیانە دنیاکەمان ژیانێکی بەختەوەرانە بێت و هەم لە دوا ڕۆژیدا کە بە خزمەت پێغەمبەری خاتەم دەگەینەوە عەلەیهی سەڵات وسەلام ڕوومان بێ بڵێن ئێمە شوێن کەوتووی تۆ بووین، بە دوای ڕێبازەکەی تۆ کەوتین و ڕوومان بێ بڵێن ئەی خوای ئێمە بەندەی تۆ بووین، ئەوەش بەڵگە و شایەت، ئەوەش پەرێز و بەرهەممان. خوا لەو کەسانەمان بژێڕێکە ئەو ڕۆژەمان لە هەموو ڕۆژان خۆشتر بێ کە بە دیداری خوای پەروەردگار دەگەینەوە خزمەت خوای پەروەردگار و خوا لەو کەسانەمان بژێڕێکە شایستەی ئەوە بین، خوا سبحانه وتعالى میوانداریمان کە لە بەهەشتەکانی خۆیدا. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. صدای کردی مسلمانی ئێمەی کەروانی ڕابوون و ئەستانەوە و تێکۆشانی